ڕۆژی 25 ئەیلولی 2017 هەرێمی کوردستان بەبێ گوێدان بە هۆشداریە نێودەوڵەتی و ناوخۆییەکان ڕیفراندۆمی ئەنجامدا. ڕیفراندۆم ئەنجام درا و کەرکووک و خانەقین و شەنگال و مەخموریش خرانە نێو پرۆسەکەوە. قوربانی سەرەکی ئەنجامدانی ڕیفراندۆم کەرکووک و ناوچە ناکۆکەکان بوون. تەنها ڕۆژێک دوای بەڕێوەچوونی ڕیفراندۆم کاردانەوەی هەرێمی و نێودەوڵەتی بۆ سەر هەرێم و ناوچە دابڕێنراوەکان دەستی پێکرد. ئەو وڵاتانەی سەرکردەکانی کورد چاوەڕوانی پشتیوانیان لێکردن بە تایبەت تورکیا بە تونترین شێوە دژایەتی هەرێمی کوردستانیان کرد. هەرزوو تورکیا لەگەڵ ئێران و عێراق کۆبەوە و پێشنیاری داخستنی سنوور و سەپاندنی گەمارۆی بەسەر هەرێمدا کرد. گەمارۆی سەربازی و ئابووری و دیبلۆماسی خرایە سەر هەرێمی کوردستان بە بڕیاری حکوومەتی عێراق هیچ بەرپرسێکی بیانی بۆی نەبوو سەردانی هەرێمی کوردستان بکە. حکوومەتی عێراق کەناڵی گفتوگۆی لەگەڵ هەرێم داخست و داوای کرد بە پەلا هێزی پێشمەرگە لە ناوچە ناکۆکەکان بکشێنەوە. عێراق بە پشتیوانی تورکیا و ئێران و وڵاتانی هەرێمی هێزی زۆری بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە ناکۆکەکان ڕەوانە کرد. ناوچە ناکۆکەکان کەوتنە بەردەم مەترسیەکی گەورە و سەرهەڵدانی ڕوبەڕووبوونەوەی سەربازی. نابەرابەریەکی زۆر لە توانای هێزی سەربازی هێزی پێشمەرگە و سوپای عێراقدا هەبوو. حکوومەتی عێراق چەند جارێک وادەی کۆتایی بۆ کشانەوەی هێزی پێشمەرگە لە ناوچە ناکۆکەکان دیاری کرد. بەڵام بەرپرسانی هەرێم گویان بە هۆشداریەکان نەدا و پێیان وابوو عێراق ناتوانێت هێرشێکی وەها ئەنجام بدە. شەوی 15 ئۆکتۆبەر عێراق دوایین وادەی بۆ هەرێم دیاری کرد. ڕۆژی دواتر لە کۆبوونەوەی دوکان یەکێتی پێشنیاری گفتوگۆی کرد و سەرکردەکانی هەرێم ڕەتیان کردەوە. بڕیاری ڕوبەڕووبوونەوەی سەربازی درا لەگەڵ سوپای عێراقدا. ڕۆژی 16 ئۆکتۆبەر لە دەرئەنجامی ڕیفراندۆم سوپای عێراق بە پاڵپشتی وڵاتانی دراوسێ هێرشی سەربازی بۆ سەر ناوچە ناکۆکەکان دەست پێ کرد. لە خورمات و باشوور و ڕۆژهەڵاتی کەرکووک هێزەکانی یەکێتی کەوتنە بەرەنگاربوونەوەی تانک و زرێپۆشەکانی سوپا و حەشدی شەعبی. بەڵام لە بەشی ڕۆژاوای کەرکووک کە فەرماندەکەیان سەر بەلایەنێکی دیاریکراو بوو دەست بەجێ پاشەکشە بەهێزی پێشمەرگە کرا بۆ دەوروبەری هەولێر. تا نزیک پێشنیوەڕۆ لە بەشێکی زۆر سەنگەرەکان هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بوون لە بەرەنگاربوونەوەی سوپای عێراق. دوجار لە ئەنجامی ئەو بۆشاییەی بەهۆی کشانەوەی پێشمەرگە لە بەشی ڕۆژاوا دروست بوو سوپای عێراق گەیشتە ناو سەنتەری شاری کەرکووک. هێزەکانی یەکێتی دووچاری نابەرابەری لە ژمارەی هێز و جۆری تەقەمەنیدا بوون. دەیان پێشمەرگەی یەکێتی شەهید بوون و کەوتنە ژێر تانک و زرێپۆشی سوپای عێراق. دوجار فەرماندەکانی پێشمەرگە بڕیاریاندا پاشەکشە بەهێزی پێشمەرگە بکەن. ڕۆژانی دواتر لە مەخمور و شەنگال و ناوچەکانی تر پێشمەرگە بەبێ هیچ بەرەنگاربوونەوەیەک پاشەکشەی پێکرا و حەشدی شەعبی ئەو ناوچانەی کۆنتڕۆڵ کرد. لە ئەنجامی ئەو ڕیفراندۆمەی ئەنجام درا پێشمەرگە لە تەواوی ناوچە ناکۆکەکان پاشەکشەی پێکرا و زیاتر لە 150 خاکی کوردستان لەدەست درا. هەموو ئەو قوربانیدانەی پێشمەرگە لە شەڕی داعش و تیرۆر بۆ پاراستنی ناوچە ناکۆکەکان دای بەهەدەر چوو. دەسەڵاتی کوردی لە ناوچە ناکۆکەکان بۆ پێش ساڵی 2003 گەڕایەوە. سەرباری ئەو هەموو قوربانیانەی پێشمەرگە دواتر بەشێک لە سەرکردەکانی هەرێم ئاشکرایان کرد پێش چەند ساڵێک لەسەر گەڕانەوەی سوپای عێراق بۆ ئەو ناوچانە ڕێکەوت بوون.